بۆ میوانداری دکتۆر خەلیل غازیمان کردو ئەندامی لیژنەی دارایی پەرلەمانی عێراق ڕاستەوخۆ لە دهۆکەوە لەگەڵمان نەبێت. دکتۆر سڵاوت لەبێت ئەم کاتت باش. دکتۆر پێم بڵێ لە کاتی ئامادەکردنی ئەو پێشنیازەی حکوومەتی عێراقا هیچ ڕاوێژ و گفتوگویەک لەگەڵ لیژنەی پەرلەمان کراوە لەگەڵ ئێوە کراوە؟ بله سڵاو بووتەوە ئەمی بینەرە و بیسەرێت کوردستان 24 ڕاستیە بابەت ماوەیەکی درێژە تێدا بەحسکردن هەر لیژنا دارایی پەرلەمانیشی و دیسان شاندن حکومەتە هەرێمی لەگەڵ وەزارەتە نەفتا فیدرالی حتى بری نزیکی کمترش دو هیوا شاندێکی لیژنا دارایی هاتە هەرێما کوردستانê ئەم jî gel dabûn و gel حکومەتە هەرێمی وەزارەتە سامانە سروشتی وەزارەتە دارایی و ئەنجومەنە وەزیران بابەتە درێژایی هاتە بەحسکردن و قەنەعەت چی بوو بۆ هەندێ ku ضروریە ئەو یاسا بودجەی یا 2025 بهتە هەموارکردن تایبەت ئەو خاڵێت پەیوەندیدار پشکە هەرێمی و دیسان تێچوێت بەرهەمینانە نەفتێ و گواستنە نەفتا هەرێمە. ئەvە پشتی قەنەعەت بوو لیژنا دارایی چێ بووی لیژنا دارایی پێشنیار کرد بۆ سەرۆک وەزیران پێش بەری نزیکی هەیڤەکێ ku ضروریە ku ev babete bête çareserkirin we ev têçûyê berhemînanê vegastina ewa hatiye destnîşankirin yasa bûdcê 2023 da bête guhartin. باشە بەڕێز دکتۆر ئەگە ببوورە پێم بڵێ ئێوە وەکو ئەندامانی کوردی لیژنەی دارایی پشتیوانی ئەو پێشنیازاکەن یان نا؟ ئەکیید بەێ ئەمە ئەم ئەندامە لیژنا دارایی ئەم دوشمە حاضر بوون گەلوی شاندێ هاتیە هەرێمێ ڕاستی چڕێکی دینین ئیلا بێتە هەموارکردن ji ber ku mumkin nîne tu têçûyê berhemînan û veguhastina neftê deverekî çiyayî we dîsan nefta herêmiye ve hatiye derînan rêka weberhênanê hatiye we kompanyayê biyanî hatîne we pareyekê zebelah istismar kiriye wêrê da bo hindê heta ku lêgeriyana neftê û dîsa derînana wê we tasdîra wê نەوەکو ئەو بژین ئەو حەقلێت بەسڕان جهەیەکی دیک و کلفاوێ ئەو بیر بارەبتر هەمیت کەڤنن و چ کلفا استیسماری و یا مخاطرێت تێدانینە ئەن ku شەریکاتێت نîhat bin têda we berhênan kirbîtin kilfawan ya kême heman wexit da yani bo zanîn gelek heqlêt heynan kêlgît nefteyê heyn Iraqê jî têçûyê berhemînanê pitire şît herêmê wekû geyare wekû gelek cidî yani wezareta samana siruştî stibyanek çêkir bo we dîvçûnek kir bo gelek kêlgêt Iraqê pitir yani têçûyê berhemînanê bilindtir ew pitire şî herêma Kurdistanê û heta ew deferêt ku deş jî ji ber ku her kompanyek bêt we berhênanê biket mixaterê diket dibîtin milyar dolara pitir sarif ket yan jî kêmtir yan zêdetir bu hindê û du mahiyê jî çi nefit nebitin û dibixsar دکتۆر تۆ پێت وایە کە هەموارکردنەوەی یاسای بودجە کارێکی ئەوە ئاسان بێت لە پەرلەمان و هیچ دژایەتێکیش نەکرێت؟ ez nabînim ya zehmet bêj ber ku zehmete bête cêbecêkirin bê hindê Iraq jî zor yani ya tengava ji ber ku nefta herêmê hatiye rawestandin heta hedekê maz jî par jî nêzîkî vî wextî min ihtimal her ev şaşeva min gotî hikûmeta Iraqê dê mecbûr bît peşîma bit vê biryarê û dê mecbûr bi carek hemwar ket ev vesil par îradeka wisa nebû ku bûca 24 bête hemwarkirdin ev sala me lijna darayî me qenaet bû çîkir zerûriye seredana herêmê bikin we nêzik bibînin ka waqe çawa ye bû hindê ku qenaet bû çê bîtin ku hemwarkirina vê xalê geleka zerûriye ji ber hindê wextê lijna darayî madem qenaet heye behs hate kirin û kombûnê taybet babet dêşe qenaet bû meclisê jî yê tekirin باشە ئەو دامەزراوە نێو دەوڵەتی کە باسی لێکراوە چۆن دەستنیشان نەکرێەوە ئەو چۆن ئەتوانێت کە
تێچووی بەرهەمهێنان و گواستنەوەی نەوتی هەرێم دیاری بکات. بله هر دەستگەهێکی بێتە دەست نیشانکردن دێب يعني قال بهفكاريا حكمة هرمي وزارة الصمان السروشتين أو دي بيك ببن قال شركة سومو قال وزارة نفط فدرالي يعني إكش مرجد سريكي يد حكمة هرمي أبون تيش مانعين السر هر شوازة كي بجهنا اتفاق قال شركة بس مرجد سريكي أو كو حكمة هرمي جي طرف سريكي بيت أو واجب كسر همي وعقدة نفطي أو بين إمضاء كرنا وبين شركات وبين وديسان أكيد جيب حضور وزارة نفط فدرالي. باشا دكتور پێت وایە هەموو ئەم پێشنیازانە و ئەم گۆڕانکاریانە کەی ئەچێتە عەرزی واقع یاخود کەی ئەبێت بە ڕاستی و تر جێبەجێ ئەکرێت و نەوتی هەرێم هەنارداکرێتەوە؟ دەستپێکی دانانا 16 دلار یعنی وەک سلفە بۆ تێچوێ بەرهەمینان بەگازنێ يعني وكود بيجن دسبيك كباشة هربتا وجلك يمترش تكلفة ويا هردوك يا بريمنان يا وجاس نيله نياز باكية كاتيدا هاي بو هندك ومادام دي أبي صرف كان حتاكو ما وشست رجادا أو لجنا تايبت يا بياني بهتن يا بروفيشنال أكيد دي بشكل كي بروفيشنال دي هل سنجينتن كرت نفتيل هرما كردستاني تايبت خالد وبرهم إنانا نفطي وغازناوي شبر هندي وحكمت جي حكمت عراقي جي براستي زوريا طنقا وفي چندش بركو دا وكود بيجن زغط السر بيدت بصرة كيم ببيتن وأفاجي سيكا كان يش بركو ريكاي بو ميناء جيهانا أو جي سيكا كان نيا وكيم كلفايا بو وانا نقلا باخيرا ونقلا حتى كو انجي تريكا سعودية رابط يانجي تريكا سوريا رابط أو بوريت وهم يجيت جاش نوي حد يكويش كار كفتين يعني بوانا حقلت كيلجت حاضرين وبوريا وجهاز نيجي حاضرة وخزانة نفط جت حاضرين المينا جيهان لا ما بوانا باشترين بديلة أو تقازانجن كو بترول هرمي بيت تصدير كده. بله دكتور خليل غازي اندامی لجنەی دارایی پەرلەمانی عێراق لە دهۆکەوە ڕاستەوخۆ لەگەڵمان بوویت سوپاس بۆ زانیاریەکانت.